ساختەکاری ئینشقاقی خستۆتە نێو بەرەی ئۆپۆزیسیۆنەوە. بەرەی ئۆپۆزیسیۆن لە نێوان بایکۆتی پەرلەمان و سەلماندنی ساختەکاریەکاندا. پرسی ساختەکاری دەستکاریکردنی دەنگ و گۆڕینی مۆری فۆرمی دەنگدان هەر لە سەرەتای ڕاگەاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان ئەو لایەنانەی یەکخست کە دەنگ و کورسیان بە پێچەوانەی پێشبینیەکانی خۆیان هێنابوو. سەرەتا و هێزانەی گلەییان هەبوو لە ئەنجامەکانی هەڵبژاردن و پێیان وابوو ژمارە و ڕێژەی دڵخوازی خۆیان لە دەنگ و کورسی نەهێناوە بە یەکدەست و یەکڕەنگ ئەنجامەکانیان ڕەت کردەوە و بە توندی چوونیان بۆ پەرلەمان قەدەغە و یاساغ کرد. بەڵام وردە وردە بە هۆکاری دەست نەکەوتنی بەڵگەیەکی دروست و باوەڕپێکرا و جیاوازی بیرکردنەوەیان ئەو هێزانە لێک دوور دەکەونەوە و ساختەکاری و دیزاینکردنی هەڵبژاردنەکانیش ناتوانێت یەکیان بخات و لە چوونیان بۆ پەرلەمان بوونەتە چەند بەرەیەکی دژ بە یەک. سەرەتا بەرەی هەڵوێست و کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی گۆڕان لەو هێزە جددیانە بوون کە دەیانگوت سەدا ئەنجامەکان قبوڵ ناکەین و ئامادەنین بچینە پەرلەمانێک کە پێشوەختە دیزاین کراوە لەلایەن وڵاتانی ناوچەکە. بەڵام تەنها دوای 3 ڕۆژ بەرەی هەڵوێست و بزوتنەوەی گۆڕان لە بڕیارەکە خاو بوونەوە و بەپێی زانیاریەکانی تیوار بەرپرسی ئەو دوو هێزە گوتویانە ڕاستە ساختەکاری کراوە، بەڵام ئامادەنین کورسیەکانیان هەروە سادە و ئاسان ڕادەستی یەکێتی و پارتی بکەن. ڕۆژی پێنجشەممە عەلی باپیر ئەمیری کۆمەڵی دادگەری و عەلی حەمەساڵحی بڕیاردەری ڕەوتی هەڵوێست کۆبوونەوە. تیوار زانیویەتی لە کۆبوونەوەکەدا عەلی حەمەساڵح بە عەلی باپیری گوتووە با پێکەوە بایکۆتی پەرلەمان بکەن و دەست بەجێ داواکەی وەرگیراوە. دوای 20 کاتژمێر و دوای کۆبوونەوەی سەرکردایەتی کۆمەڵ بێبەریبوونی خۆی لە پرۆسەی سیاسی ڕاگەیاند و کشایەوە، بەڵام گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات. دوای هەڵوێستەکەی کۆمەڵ عەلی حەمەساڵح پەشیمان بووەتەوە ئامادە نییە پابەندی بەڵێنەکەی خۆی بێت کە کشانەوە بوو لە پرۆسەی سیاسی. هەرچی بزوتنەوەی گۆڕانیشە تەنها مەکۆی هەولێریان ئەنجامەکانی ڕەت کردوێتەوە، ئەویش بەهۆیەوەی بەرپرسی مەکۆکە دەنگێکی کەمی هێناوە. بەرەی گەلی لاهور شێخجەنگیش گلەییان هەیە، بەڵام هێشتا گلەی ئەمان نەگەیشتۆتە ئاستی بایکوت و شانەوە لە پەرلەمان و پرۆسەی سیاسی و بڕیارە بەشدار بن لە کابینەی داهاتووی مەسرور بارزانیدا. لە ئێستادا بەرەی ئۆپۆزیسیۆن چوار هەڵوێست و ڕای جیاوازن و لایەنەکانی دەسەڵاتیش چاویان لەو کورسیانەیە کە بڕیارە بەرەی ئۆپۆزیسیۆن بەهۆی ناڕەزایەتیان لە ئەنجامەکان جێی بهێڵن.